سڵاو خۆشەویستانم خۆشحاڵن بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە پاش شاناوکارانە بووین و میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزان جارێکی کە جەژنە پیرۆزەی خۆمان ئاراستەی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین هیوادارین هەموو ڕۆژێکتان هەر جەژن بێ و هەموو جەژنێکتان هەر خۆشی و شادی بێ ئینشاءڵڵا جەژنە بێت مای ئارامی خۆشی بێت بۆ دڵ دەروون و بۆ مرۆڤەکانی هەرێمی کوردستان لە گەورە تا بچووک لە پیر تا منداڵ هیوادارین هەموو ڕۆژێکیان هەر خۆشی و جەژن بێت بەڕێزان ئەم ڕۆژ لەگەڵ کامێرەمانی هاوکارم کامێرەمانی بە ئەزمون بەڕێز کاک نەوزاد هەورامی پەیامێکی دیکە هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی ئەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی بەڕێز بێت بەڕێزان ئەم ڕۆژە باز لە جەژنەکەین با بزانین خەڵک لە جەژندا خۆشەکانی چۆن دەڕبڕی لە جەژندا تا چەنەستی بە ئارامی خۆشی کرد تا چەنەستی بە گەرم و گوڕی کرد تا چەند توانی لە جەژندا خۆشەکانی دەربڕێت و ئەو ماندووبوونەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ماندوو بوو لە جەژندا حەوانەیەکی ڕۆحی جەستەیی بەخۆیەوە بینی لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوە پێ دەکەین بینەرمان بن بۆ گواستنەی پەیامەکان فەرموون. بەڕاستی وەکو پێویست نەبوو جەژنە پیرۆزەکەی هەمی بە تەلەفۆن و بە نامە و ئامانە وەکو گەڕانەکە وەکو جەژنی جاران نەبوو. وڵی خۆشی و ئارامی لەگەڵ ئامە ئەوە نییە بڵی بە تاقی تەنیا خۆشیێکە وەونات کە تۆ خەڵک دڵی خۆش نەبوو تۆش دڵی خۆش نابێت خۆشی بەیەکەوەیە کە تۆ دڵی خۆش و منیش دڵی خۆشە کە خەڵک موچەی نەبێ و کار و کەسابەتی نەبێ بەڕاستی تر جێژنەکانیش بەلایەوە زۆر گرنگ نابێت. یعنی بەڕاستی سۆشیال میدیا بۆ بە جێگرەوەی هاتوچۆ و سەردان و بەڵام جێگرەوەی نییەوە بەڵامی سە خەڵکە لە ماڵی خۆیان دانیشتووە جەژنە پیرۆزە لە فەیسبووک وەرێرێ ئەوە فعلا تامی ناخۆشە. یعنی دەستی خستە بینە قاقای فەقیرەکە نایڵێ ئیشکا ئێ فەقیری چی بکات ئێتر ژیانی لە کێ خۆش بێ ژیانی لە کێوانی بیر لە شتێکە بکاتەوە جەژن بەمان جەژن بۆ ئەو چی جەژنە پیرۆز بێ باشی ئەحواڵت چۆنە جەژنە پیرۆز بێ خۆش پیرۆزەی خۆ ئاراستەی کیەکەی پێشێکی بەخێر بێن سڵاوم ێوەتان جەژنە پیرۆزە پێشێکی لە دایک و باوکمەکەم لە خوشک و براکانم لە هاوسەری خۆشەویستم لە ماڵ و مناڵم لە هاوڕێ خۆشەویستەکانم بە تایبەتی و جەژنە پیرۆزە لەگەلی کوردەکەم لە برا پێشمەرگەکان مەکەم لە هاوڕێکانی کەمەکەم. ئەم جەژنە هەستت چۆن بوو تا چەند هەستت بە خۆشی و ئارامی کە تا چەند ڕۆح و جەستت حەوایەوە لەم جەژنەدا؟ وڵی بڵێم چی نازانم جەژن ئێستا جەژنی ئەم ساڵانی بەس بە مانای جەژن هەیە یعنی هیچ خۆشیێک نبینی تایە. هۆکار چییە؟ هۆکاری کاڵبوونەوەی شێوازی جەژن چییە بۆچی ئەگەڕێتەوە بڕایتەوە؟ وڵی یعنی بە دەرەجەیەک سیلێ ڕەحم نەماوە یعنی هیچ خۆشیەک زۆر خۆشی کەم ماوە لەبەرەوەی ینی دنیایەکی قەلەقە دنیایەکی مشەوەشە ینی تر نازانین بەدەست زروفی ژیانەوە بڵێن چی. پێدوان نییە هەمومان بەبێت جیاوازی سەرقاڵی کۆکردنەوەی پارە و پەیداکردنی پارەین و دایمە فکرمان لای پارەیە بۆیە خۆشی لە ناومانە هەڵگیراوە چون کاتی خۆی باو باپیرانی وەکو دەگێڕنەوە دەڵێن لەوانەیە لە هەموو دیەکەی ئەوان ئەگەر کۆ کردایەتەوە بەقە یەک مرۆڤ ئێستا پارەی نەبوایەت خەڵک دڵیشی خۆش بوو پێدوانێت تەماحوای کردووە کەیتر مرۆڤەکان خۆشیان لە هەڵگیرێ. یعنی تەماعەکە بەڵێ هەیە بەس هێچگار واژ نییە بۆ تەماعەکە لەبەرەوەی یعنی ئێستا سەیرەکەی یعنی وان لێ کردووی کە ئیشەکەش نەماوە ئیشی تیا بکەیت یعنی هێچگار بۆ دەرەجەیە گاوایە یعنی ئێستا من بە حەقت کابراایکی کاسبم 4 مانگە نایڵم من ئیشکەم لێرەیە یعنی سەبەب وەرە ڕێکم کەرەوە وەرە شوێنێکم بۆ دانێ شێوازی ئیشکردنەکە تەنزیمێکی پێ بکەن نەک تۆ بڵێ هەر دەست خەمە قوتی خەڵکەکە بەڵێ من سانی سوکە مەعاشێکم هەیە بەڵام هەیە ئەوەشی نییە یعنی دەستی خستە بینە قاقای فەقیرەکە نایڵێ ئیشکا ئێ فەقیری چی بکات ئێتر ژیانی لە کێ خۆش بێ ژیانی لە کێوانی بیر لە شتێکە بکاتەوە جەژن بەمان جەژن بۆ ئەو چی کاو داهاتێکی نەبێت جەژن بیانی بیا بە شتێک بم بناڵەکانی دڵی پێ خۆشکە چێ بم بەلای کەس و کارێکەوە ئانی چی بکات نازانم جەژن هەرەوەیە. جەژنە پیرۆز بێ باشە قوربان حواڵت چۆنە؟ جەژنە پیرۆزەی خواراستێکی یەکەی ئاراستەی میلەتی کوردەکە لە هەر 4 پارچەکەی لەم دەرەوە لەم لاولا لە هەموو ئەم جەژنە چۆن و بەلای بەڕێستەوە؟ وەڵی لەبارەی چۆنێکی چیەوە ئەم جەژنە خۆش بوو ئەم جەژنە توانی
خۆش و ئارانی بخارە دڵی بەڕێستەوە ئارامەکاتەوە ماندووبوونە بە حەسێنێتەوە خوا بە زیابێ لەبەرەوە توانیمان تا حەدێوەکو دینی خۆمان دینەکەمان تەبیکەین بە ئارامی لەخوا بە زیابێ بەنسبەتیەوە زۆر باش و بەڵام لە لایەکەوە ئەو میلەتە فەقیر و هەژارە بە حەقەتێکی زۆری نەبووە کەم دەچە بۆهۆی ئەم زروفەوەی لێ هاتووە ژیانی بەڕاستی ناخۆش بوو بەهۆی زۆر بۆهێم قەیرانە بەڕاستی واتە قەیرانی دارایی ئەتوانین بڵێن کاریگەری لەسەر خۆشی جەژن کردووە بەڵێ بە حقات بە تاکید هەر زۆر زۆریش تەسیری کردو زۆر زۆر هەست ناکەی خەڵک بێڕەحم بووە جاری جاران ڕەنگە خەڵک بەڕابێکی ئێستاش بژێوی ژیایی نەبوو بێت وەک دەوترا لە لادیەکە یاخود لە شارێکە لەوانەیە مانگی جارێک برنجێکی دەست نەکەوتە هەبی خواردایەت هەبوو ساوەر بوو کۆمەڵی خواردنی کوردەواری بوو بەڵام خەڵک دڵی خۆش بوو بەڵام ئێستا خەڵک تا ڕادێک لە ژیان لە جاران باشتریشە بەڵام بۆ دڵی خۆش نییە لە ڕاستی حقەت ئەمە شتێکی واقعیە جاران خەڵکەکە بەم ڕانە هاتووی ئێستا ئاوای لێ بێت دوای ئەوە بەهۆی ئەم پەیوەندی و تەکنۆلۆژیا و ئەم شتانەوە تاسیری کردووە خەڵک ئەمەی نەبینی و بەڕاستی ئەگەر چەنە دووریش وایە کەسەکەیەت و سەردانیە کرد بەڵام ئێستا بەهۆی ئەوە هەمووی کۆبۆتەوە لە شارەکانەوە وای شیری هاتووە بە ڕاستەکەی ئێتر خەڵکی ئەم ڕۆژتۆزێ تەمەڵ بووە ئەگەر وەسعی وەکو شتێک باش نەبێ وەسایلێکی باشی پێ نەبێت کە بڕات زۆر گوێ ناتێ و کۆمەڵایەتی تۆزێکەم بۆتەوە ئێستا جەژنە پیرۆز بێ باشی جژنە پیرۆزی خواراستێکی یەکەی وڵی جژنە پیرۆزەی خۆمان ڕاستەی کە سوکاری خۆم یەکەم و ئاڕاستەی هەموو مسڵمانانی جیهان بەگشتی و مسڵمانانی کوردیش بە تایبەتی ئەم جەژنە چۆن و بەلاتەوە هەستە چۆن بوو جەژن توانی خۆش و ئارامی بەخشێ بە تۆ وڵی خۆشی و ئارامی لەگەڵ ئامە ئەوە نییە بەڵی بە تاقی تەنیا خۆشیێکە بۆ منات کە تۆ خەڵک دڵی خۆش نەبوو تۆش دڵی خۆش نابێت خۆشی بەیەکەوەیە کە تۆ دڵی خۆش بوو منیش دڵی خۆشە بێت بەعام خەڵک لە زروفەکە ناڕازیە ئەگەر بێت و تۆزێ ئەم وەزعە باشتر بێت باشە بۆ هەموو لایەک باشە قەیرانی دارایی کاریگەری لە خۆشی جەژن و لە دەربڕنی هەستە خۆشەکانی خەڵک کردووە تقریبان کردوێتی زۆریش لە سا 6 بۆ لە سا 7 زۆر تەسیری کرد چۆن بتوانین ئەو خۆشیانەی جەژن بگێڕینەوە جاری جاران وەک دەوترا خەڵک لە جەژنە زۆر دڵخۆش بوو زۆر ئارام بوو زۆر هەستی بە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ڕۆحیەوە هەستی بە باشیە کرد وڵی ڕۆحێکە و ئیلاقی هەیە بەسەر ئیمانیەوە ئیلاقی هەیە بەسەر نوێژ و تاعات و ئەو کەسانی کە بڵین زیاتر لە ئیسلام و لە دینەوە نزیکن بەس بەڵام خۆشی عامەکەش ئەوەیە ئیتر کە تۆ ئیشێ نەبوو کار و کاسبی و نەبوو مرتاح نابیت کە مرتاحیش نەبووی ئیتر خۆ شتەکان لە دەسەڵاتی ئینسانانیە لەم جۆژنەیە شتێکی خۆش ڕووی نەیە بۆمان گێڕیتەوە بەسەراتی کە خۆ لەوداوێک نەوەڵا تا ئەم کاتە هیچ شتێک نەبووە پیرۆز بێ ساستەکەشیە لە هەموو لایەک بەخێر سەر چاوە سڵاو لێبێ سلامەکەم جۆژنە پیرۆز بێ جێژنە هەمووتان پیرۆز و یاخوا لە جێژنابن جۆژنە پیرۆزی خۆ ئاراستێکی یەکەی وڵا ئاراستەی دایکم و باوکمەکەم پلێرە و پیانەڵێم جێژنتان پیرۆز بێ یاخۆ هەر لە جێژ نابنی لە هاوسەرەکەمەکەم لە براکانمەکەم ئەم جەژنە چۆن و بەلاتەوە هەستە چۆن و لە جەژندا وڵایی ئەم جێژنە لە چاو ئەم قەیرانە و لە چاو ئەم وەزعی هەرێمی کوردستانە کە بە بەلایەکی سیاسیە بەڕاستی خەڵک دڵی زۆر خۆش نییە لە چاو خۆیان باش بوو تەقریبان هەندێک کەس دوان باسی ئەوە دەکەن کەڵەن قەیرانی دارایی خۆشی لە ناو دڵی خەڵکە هەڵگرتووە قەیرانی دارایی ئەبێ ئەو نەکاریگەر بێت کە خۆشی جەژنی شتێک با لە خەڵک ئایا جەژن بۆ چەند ڕۆژێکی کەمە ڕۆژێکە دوو ڕۆژە ئەو پەرتاسیە ڕۆژە بە نمونە ئەبێ کارێکی وامە بەسەر هاتبێت کە خۆشیمان لە دڵان هێڵێ وڵی خۆی ڕاستیەکەی ئەرەوەڵا چکای هەموو شتێک پەیوەستە بە قەیرانی سیاسی و جار لە هەج وڵاتێک بێت لە هەج شوێنێکا لە هەر شارێکا بێت ئەمڕۆ وەزعی هەرێمی کوردستان هەمووان نەزانی کە چۆنی ڕابڕێەوە خەڵکیش بەڕاستی کار و کەسابەتی نەماوە
موچە خۆمان نەزانین کە چیلی هاتووە بووە بە نی موچە لەوە چێ بە جاری وایە بە 2 مانگ جارێک خەڵک موچە درێ ئەمڕۆ زیاتریش خەڵکیش موچە خۆرە کار و کەسابەتیش بە حەقەت کەس بووە کە خەڵک موچەی نەبێ و کار و کەسابەتی نەبێ بەڕاستی تر جێژنەکانیش بەلایەوە زۆر گرنگ نابێ ئەمڕۆ تۆ هەموو شتێک بوو هاتووەتە باری موچە و ئەوە کە موچەی نەبوو کە پارەی نەبوو کە ژیانێکی مرتاحی نەبوو دڵی لەکوێ خۆش بێ جێژن یعنی دڵخۆشی یعنی شادی چۆنەوە خۆشەی جاری جاران بگەڕینەوە جاوەڵا ئەو خۆشیە هەمومان نەزانین بەدەست کێ و کێی گێڕێتەوە بەدەست حزبە سیاسیەکانە ئێستا ئارەزویان لێبێ بە ماوەی 1 هەفتە ئیگێڕنەوە و دێتەوە دۆخی جاران بەڵام نایکەن ئێتی هۆکاری هەمووشمان نزانین هۆکارەکە بە سیاسیە هیچ شتێکی تر نییە دووبارە جەژنە پیرۆز بێت جێژنی خۆت پیرۆز و یەخوا لە جێژنابن و دەستان خۆش بێت جەژنە پیرۆزی خۆ بنێرە ئاراسێکی یەکەی وڵا ئاراسی هەموو ێزەکانی پێشمەرگەیەکەم جژنە پیرۆزە ئاراسی کەسوکاری شەیدانەکەم هیوای سەرکەوتن بۆ برادرانی پێشمەرگەکانمان نەخوازم لەبەرەکانی شەڕ هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم لە ساغ و سەلامن ئەم جەژنە هەستە چۆن بوو جەژن چۆن و بەلاتەوە خۆش بوو هەر احتیاتی وەکو جەژنەکانی تر هیچ گۆڕانکاریەک ڕووی نێوانێ مەسەلا لە ژیانی خەڵک خۆش نەبوو تەبیعی بوو وەکو جەژنەکانی پێشووتر بەس باشتر بوو یانی لە چاو جەژنەکانی تر لەبەرەوەی ئاشتی و ئارامی لە وڵاتەکە بەرقەرارە و زۆر جار پرسیارێک دەکرێت دەوترێ جەژن بۆ منداڵە ئێمەش لە منداڵێ لەوانێت زۆر چێژمان لە جەژن بینی بێت پێدوانیە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە مرۆڤ هەست بە خۆشی ناکە لەم جەژنانەدا ئەوەیە کە تەمەنمە هاوکشاوی تە چۆنڵی لە مناڵی تێپەڕێبین وەڵی کۆمەڵە شدەیە تۆ ناتوانانی مەبڕێکی بڵێ مەسەلەن تەمەەن هەڵکشاوات جەژن یەت ئەڕوات کاتەکان لە ئینسان ئەڕۆ ئینسان ئەوە نییە کە بڵێن مەسەلەن بیری دەبکاتەوە بڵێ وا جەژن هاو من تەمەنم کەس بیر لەوە ناکاتەوە بڵێ من تەمەنم ئەڕۆوە خەڵک هەنی بیر لەوە ناکاتەوە بڵێ کەم تەمەنم ئەڕوات و یعنی هیچ هینێکم نییە بۆ ژیان هەمیشە لە هەوڵی خۆشیدا هەمووش ئەبێت و هەوڵ بیت بیر لەوە نەکەیتەوە کە داهاتوێکی ڕەشاوەڕێتە ئەبێ هەوڵ بیت چاوەڕوانی داهاتوێکی گەشتبی لە خۆت لە نەوەکانت لە لەوانی کەیتر لە دوایتەوە ئەژین بیر قەت بیر لەوە نەکەیتەوە کە بڵێ مەسەلەن من بەخوا بەیانی ئەمە قەیرانی داراییە بەیانی ئەوم بۆ ناکرێت دوو بەیانی ئەوم بۆ ناکرێت یعنی کۆمەڵە شدەیە لە ژیان تا تۆ نابێ ئەبێ دەردی کابراوتی هەچۆن بێ بەڕێیکەیت چۆن خۆشەکان بگەڕینەوە خۆشیەکان بە چیە گەڕێتەوە بە ئاشتی یەک تێگەی بە پێکەوە ژیان دوو یعنی خۆشیەکان ئەوە نەبێ من قین لە دڵ بم بەرامبەر بە تۆ تێگەی لێبور دەبین هەمومان بەرامبەر بە یەکتری بەرامبەر بە کۆمەڵگا بەرامبەر بەو کەسانی کە ڕوبەڕوومانە بێتەوە بەرامبەر بە خزم و کەسوکار بەرامبەر بە تەنات حیزبەکانیش لە ناو خۆیانە تێگەی لێبوردەیی لە ناو یەکە ئاشتی و ئارامیە گەڕێتەوە بەس بەڵام بە ڕقوکی قینە قەت چارەسەری کێشەکان نابێت وەرە جەژنە پیرۆز جەژنی خۆشی پیرۆز بێ زۆر سپاس لە جەژنەکاندا مرۆڤەکان لە ڕابردوودا زۆر سادە و ساکارە ژیان بە خواردنێکی کوردەواری بە خواردنێکی زۆر سادە دەیانتوانی جەژن بەڕێ بکەن بەڵام لە ئێستادا ماشەڵا زۆربەی ماڵەکان گۆشت و مریشک و هەندێک جار بەوە شۆناوەستە چۆن قەل ئەکڕن و خواردنی تایبەت ئەکڕن بۆ جەژن بەڵام هەر دڵیان خۆش نییە زۆر جارش پرسیارێک دەوروژێت دەوترێت لە هەر شوێنەکە تاوان زۆر بوو لە هەر شوێنێکا سەرپێچیکردنی فەرمانەکانی خوا زۆر بوو بە دڵنیاییەوە خۆشی هەڵەگیرێت تۆ بڵێ ئێمە ئەوەندە تاوانبار بین ئێمە ئەوەندە گوناهمان هەبێت بەهۆی ئەوە خوای گەورە خۆشی لەناو دڵمان و لەناو شار و لەناو گوند و لەناو شارۆچەکانە هەڵگرتبێت تۆ بڵێ سەبەبەکە تەنها قەیرانی دارایی و قەیرانی سیاسی بێت یاخود خۆشمان بەهۆی تاوانکردنەوە سەبەبین بۆ ئەوەی کە خۆشی لەناو دڵمانە هەڵگیرێ و ڕۆژانی جەژنیش نەتوانین خۆشی دەبڕین ئێمە زیاتر بەردەوام دەبین زیاتر پەیامەکان لەم جەژنە بۆی دەگوازینەوە بە ئومێدیەوەی کەسانێکمان دەستکەوێت کە بڵێن ئەم جەژنە زۆر خۆش بوو تیایدا زۆر ئارام بووینەوە لەگەڵ ما من بگواستنەوەی پەیامەکان فەرموون بەڕاستی وەکو پێویست نەبوو جەژنە پیرۆزەکەی هەمی بە تەلەفۆن و بە نامە و ئامانە وەکو گەڕانەکە وەکو جەژنی جاران نەبوو وڵی خۆشی و ئارامی لەگەڵ ئامە ئەوە نییە بڵی بە تاقی تەنیا خۆشیێکە بۆ منات کە تۆ خەڵک دڵی خۆش نەبوو تۆش دڵی خۆش نابێت خۆشی بەیەکەوەیە کە تۆ دڵی خۆش و منیش دڵی خۆشە کە خەڵک موچەی نەبێ و کار و کەسابەتی نەبێ بەڕاستی تر جێژنەکانیش بەلایەوە زۆر گرنگ نابێت یعنی بەڕاستی سۆشیال میدیا بۆ بە
جێگرەوەی هاتوچۆ و سەردان و بەڵام جێگرەوەی نییەوە بەڵامی سە خەڵکە لە ماڵی خۆیان دانیشتووە جەژنە پیرۆزە لە فەیسبووک وەرێرێ ئەوە فعلا تامی ناخۆشە یعنی دەستی خستە بینەقاقای فەقیرەکە نەیاڵێ ئیشکا ئەی فەقیری چی بکات ئیتر ژیانی لەکۆ خۆش بێ ژیانی لەکۆانی بیر لە شتێکە بکاتەوە جەژن بەمان جەژن بوو ئەو چی پیرۆزەی خۆ بنێرە و ئاراستێکیەک وەڵی جەژنە پیرۆزەی خۆم ئاڕاستەی بنەماڵەکەم ئاڕاستی خێزانم کە سوکارم برادرانم هەر هەمووی بەعام لە مسلمانانی ئێرە هەرێمی کوردستان بە تایبەتی بازیان تەیناڵەکەی خۆیان بە تایبەتی لە دراوسەکان گەردنی دوابەیشە نازابێگەردنی منی ژازاکەن حەز هەڵە و کەمە کوڕیە هەبووە من گەردنی دوابەیشە نازاکەم ئەوش بەگەردنی نازان پیرۆزە ئاراستی من ناکەن عیبە لەم جەژنەیە ئاراسی منی کامێرامانەکەش بێ ئەم جەژنە هەستە چۆن بوو خۆشی چۆن دەڕاستی جەژنێکی زۆر زۆر تاڵی خۆش بوو خاستن بۆ مسلمان خۆشکۆر ئەمە یەک کەسم دوان کە بڵێ جەژن زۆر خۆش بوو ئەزانین بۆچی خۆش بوو لە ڕووی ئەوە کە کەسێ بە ڕۆژوو بۆ مسلمان بۆ زۆر خۆش بوو بڵێ بوو تۆ مایشی ڕێک ڕاکەی بڵین بەم کامێرایەوە مەقابلەی خەڵکەی لە سێ ڕۆژەکەی مەعاشی وەرەگری ئەمە هەوەگەوای هیچ نەکردی ئەوگوای هیلاکیکو بە فێڕۆ نەچوێ بۆ مسلمانی ژیلاک بوو یعنی چەند خەڵاتیشی خۆی گەورەداوە بەم خی گەورە چەند خەڵکی بەخشیەوە بە ئۆمەتەکە یەکێ لەو خەڵاتانە ئێوارە کە تۆ ڕۆژوە شکێنی یعنی هەستەکەی سکونایە بە دڵتایە هەستەکەی ماندوێتێت بە فێڕۆ نەچوە تەرەویحەکانت بە فێڕۆ نەچووە اینجا دوای ئەوەش جەژنی قوربان و ڕەمەزان ئەم جەژنە بەڕاستیم جەژنانە زۆر خۆشە بەلای خەڵکەوە خاستە مەلای خۆم چەند ساڵە ناگەڕم بەزیم ساڵ لەخوا بزار لەگەڵ چەند پیاوی ماغوڵە و چەند برادێکی خۆشەویستی خۆمە بەڕاستی ماڵەکان هەموو گەڕین جێگەی دڵخۆشی بوو هیچ لە دڵمانەوە بڕواکی من خۆم لە ڕەمەزانە کە بە ڕۆژوش بووم ڕقەچینێکم لەگەڵ ئەمەوە هەر هەبۆ بای خۆی بەڵامیانی سەسلام لە هەنێک کەس کردووە بڕواکی ئەو ڕقە ینی وەک چۆن بڵی نەخۆشیە بە دەرزیە لاچێ ئاوا لاچۆ لەسەر دڵ باڵێ زۆر کەس جەژنی تێکەڵاو بە قەیرانی سیاسی و بێپارەی و ئەم جۆرەشتانە کردووە باشە جەژن خۆی ماوەیەکی کورتە خۆ بەخوا تێکەڵاوی کە یا تێکەڵاوینەکەی کاتەکە هەر تێپەڕێت جا بۆ ئێمە قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری و کۆمەڵە قەیرانی دیکە بۆچی وەلا نەنین لە جەژنە خۆشیەکان خۆمان دەربڕین باوەزانین هیچ ڕووی نەداوە وڵی خەیران چی سەمن لەوانێ ئەگەر بڵم پەیوەندی بۆ نییە لەوانێ بڵێن موچەخۆری حکومەتی مۆشکریت موچەخۆری حکومەتیم بە هیچ شێوەیە بەڵام قەیرانیش خەڵکە تازە لەگەڵ ڕات تۆ ئەگەر ڕاستێکی بە هەموو یەک دەنگ بێ تۆ ئەگەر ڕاستێکی بڵێ حکومەت با بێتە پێشەوە قسەی لەگەڵاکە ئەتر ئەم قەیرانە بەڕاستی ڕۆژگەیش ڕۆژی دەست بڵاویە ڕۆژێ بوو کابرا ملیۆنی دیناری هەبوو ئاسوودەی ئەمەیە کڕی و ئەمەیە گۆڕی و لە ڕەمەزانە تۆ 10,000 بێ با هیچ نەوێ 5 یاڵگرە بۆ پاشە ڕۆژ ئیتر ئەم خەڵکە قەیرانی لە چییە وەختێ بۆ نان نەبوو بیخۆی ئەیوانە من ئێستا باسیۆم کە لە بەرنامەکەدا باو بە پیرانی ئێمە لەوانەیە مانگی جارێ مرێشێکی کوردیان ئەگەر سەر بڕێ بەیانسا ئەوش مریشی کوردی خۆ دەزانی تۆزێگە بەشی نەفرێ ناکە بە تەواوی ئەگەر بتوێت تێری بخۆی بەڵام ئێستا خەڵک ماشەڵڵا سەرەکەی پڕەکە چێر ئەڵێ دڵ بخۆش نییە یەک شتە پێ بڵێم ئەزانین بۆ دڵخۆشی نییە قەناعەت نەماوە قەناعەت نەماوە یەک من ئێستا ئاواتمەوە شوێ لە دەرەوە خەوم ناوێرم لەبەر ئەڵەم شتێ پێمەوەدا سەردەمێ بوو لە بانەوە تایرە قەسەڵمانە کوتی کامانە کێشا بۆ دەرودراوسە بیر پارەمان نەبوو بیر چییە بیر کێشەیە بوو بیر بەڵای هەبوو لە ناوێکە ئەخوتنیستە لەگەڵ خوشکەکەی خۆتا لەگەڵ خێزانەکە خۆتا دائنیشی خەڵک دڵە لێ پیسەکە پیس بووە خەڵک هەمووی خەتای خۆی ئەرۆڵا لە ناوێکە پیس بووین ئارێ من کاکە بۆ ڕێگای ڕم سەلامی لێ ناکە ئەڵە سەلام ناکە سەلامەکەی ئەڵێ بۆ سەلامەکە لەگەڵ خوشکە هەر ئەڕۆیتە دەرەوە باستەکە خەڵک خەتای خۆیەتی هیوادارم ئەو خەڵکە تۆزێ بەخۆی بچێت لە ڕووی ئەخلیەوە لە ڕووی دینداریەوە ئیتر لە ڕووی هەموو بابەتەکانەوە خۆمان باش بین خەڵک خۆشمان سەبەبین بۆ نەمانی خۆشی خۆمان باش بین حکومەتیش باشە بێ جەژنە پیرۆز بێ جەژنە پیرۆزی خواراستێکی یەکەی جەژنە پیرۆزە ئاراستەی هەموو مسلمانانی گیانەکەین بە تایبەتی کوردستان کە سوکاری شەیدە سەربەرزەکان پێشمەرگە قارەمانەکانی بەرەکانی جەنگ و هەموو پێشمەرگە قارەمانەکانی کوردستان
هەموو گەلی کوردیش بە گشتی. ئەم جەژنە هەستت چۆن بوو ئەم جەژنە چۆن و بەلاتەوە زۆر خەڵ لە ژیانی ناخۆش و ناڕەحەتیا بووە. بۆچی قەیرای دارایی تەمەەن ژیان ئەرە کاسی پڕ ئاشتی ماڵە ژیانانی ناخۆش بەڕاستی. باشە خۆ لە ڕابردووە کاسەکە پڕێژ نەبوو خەڵک ژەر ژیانی خۆش بوو. خۆی فعلەن ڕاستەکە بەڵام ئێستاشێ یەک تەناقوزێ لە ژیانە بەرزنجی زۆر تێکەوتەوە کۆمەڵی خەڵک ژیانی جای لە ێفژ کۆمەڵی خەڵک گەوتە خوارەوانێ نانی ئێوانەی پێیان ناکرێت. ئەمە کێشەکەیە هەر زۆر زۆر کێشەیە دەکرێت خۆمان هەوڵ بدەین چکۆم زۆر جابوومە مرۆڤ کە نەخۆشەکەوێت خۆی بەوێت چارەسەرێک ئاگەڕێت چێ بۆ لای پزیشکە چێ بۆ لای ماڵتۆبیەک دەرزێکی لێدا بۆی چارەسەر بێت ئەکرێ خۆمان بەدوێت چارەسەرا بگەڕێن خۆمان خودی خۆمان وڵای ئەو چارەسەرە بەدەست هەموو گەل فعلەن گەل خۆی ئەتوانێت ئەڵێک ئەگەر تۆ بەڕاستی ئەگەر تۆ گورێک پەلاماری دێت تۆ خەتای خۆتە تۆ مەڕژیاوی ینی ئەوە پندیش پێشینانە بەڕاستی تۆ بتێنێتەوە بەڵام ئەم میلەتەش لەوە چیتر نازانم خەڵک بەتەمای چی چاوەڕێت چی ئەکات. چۆن بتوانین ئەو خۆشیانە بگەڕینەوە بۆ ناودڵی خەڵک چونکە لە ڕابردووە خەڵک زۆر باز لە چێژی جەژن ئەکات زۆر هەستەکانی خۆش بووە سەتەنان ڕەحمیش نەماوە هاتوچی خەڵک ناکرێت باوەڕە بێ من ینی دوێنێ یەکەم ڕۆژی جەژن بووە ئەتوانم بەڵام بڕوانەکەم 15 دەنەک چکرێت لە ماڵی منە سەرف بێت فعلەن ڕاستەکەیت تۆڕە کۆمەڵاتەکانیش بوون ینی بەڕاستی سۆشیال میدیا بۆ بە جێگرەوەی هاتوچۆ و سەردان و بەڵام لە جێگرەوەی نییەوە بەڵامی سە خەڵکە لە ماڵی خۆیان دانیشتووە جەژنە پیرۆزە لە فەیسبووکەوە لێرە ئەوە فعلەن تامی ناخۆشە هەرچەند پێ وایە تاوانکردن ئەبێتە هۆکاریەوەی کە مرۆڤ خۆشی لە ناودڵی هەڵگیرێت مرۆڤەکانی ئێستا تاوان زۆرەکەن زۆر سەپێکی خواکەن فعلەنەوە زۆر ینی بەڕاستی ئەو شتانی کە بینی تۆ ڕۆژانە کاڵی فلان کەس خۆی کوشتێ ئەمڕۆ من لە سیارەکە خۆمە کەویتی مێرداڵی کۆتای بژێنی خۆیان بڕاو کە لە دڵی خۆمە سەجاوتمە باوکەڕ ینی ژیان بەڕاستی ناخۆشە بۆ جۆرە من سەیری خەڵکم ئەگەر خۆی بەڕاستی ئەو کەسەی ڕەحمی دەدڵانێ بێ ئیسلامی ژنیە بڕای بەخوای ژنیە تۆ کە سەیری خەڵکی ژیانی ناخۆشە و فلان کەس کوژراو لەسەر تاوانێکی بچووک و لەسەر تیشی بەسیت و خەڵکە هەمووی منی جێرمەوەی خەڵەسەر عسابەژی بەڕاستی ئەو کێشانە من زۆری لە 150 زیاتر ژەڕم بۆ کێشەی عسابی ئینسان کە عسابی تونگە و خۆی ناگری و بەڕاستی ژیانەکە وای ژیان ناڕەحەتێک وای ناکرێ بێ قەناعەتی ژێگەکەترە لە هۆکارەکان خەڵک قەناعەتی نەماوە من زۆر جەباسی واکەم جاران خەڵک لەوانەیە سێ مانگ جارێک بۆ نمونە کیلۆ چلۆ لە ماڵە نەبوو بێ بە نمونەیان بۆ نمونە مانگی جارێک کیلۆ مریشکی نەخوارد بێت بەڵام ئێستا کەم ڕۆژەوە خەڵک مریشک نەخوا بەڵام هەر دڵی ناخۆشە هەز نەگە قەناعەتیش نەماوە خەڵک زۆر سەیری سەر و خۆیەکە فعلەنەوە زۆر تەوا بەڵام تەمام من پێ دەڵێم پێم تەناقوزی ژیانەکە وای لێکردەوە خەڵکی خەڵکی زۆرێ هایلای ڤرشی ئەوەی خۆشە سەیریەکە تۆ قەناعەتی چی بە گەنجەکەی کە سەیری کوڕی بەرپرسیەکە کوڕی دەوڵەمەندێکا بارەزی خۆڕی سیاریژی بێ ئەوش ناتوانێت شتی پێڵاو کرێت خاتە جل بەدڵی خۆی بکڕێ ژیانەکە ئەو وای لێکردێ خەڵک بۆچی ڕادیۆ ڕێگای خۆی خاتە بەحرە و ماسی خوات و زوێی نەهات و نەهات سوور ئەزانێ لە 180 ناگەڕێتەوە ئەوە ژیانی وا لێ کردو بەڕاستی دووبارە جەژنە پیرۆز لە ئێوەش پیرۆز دەسپاسان دەستان خۆش سپاس جەژنە پیرۆزەی خۆ بنێرە ئاراستێکی یەکەیت والله ئاراستەی هەموو خزم و کەس و کار و برا و خوشک و ئامانەیەک بە کوردەوارەکە خۆمان قەومی خێش هەموو بەسەر هاتێکی خۆشمە بگەڕۆ بابزانین چی ڕوویدا لەم جەژنە یاخۆت هەست چۆن بوو لەم جەژنە وڵای لەخوا بەزیابی هەستێکی باشمانە بوو باش بوو لەخوا بەزیابی جەژنە خۆش و بەلاتەوە ئارە وەڵا باش بوو بەس بەڕاستی وەکو پێویست نەبوو جەژنە پیرۆزەکەی هەمی بە تەلەفۆن و بە نامە و ئامانە وەکو گەڕانەکە وەکو جەژنی جاران نەبوو ئەوەش بمێنێ باشە جاران خەڵک گاڵتەی بەوە ئەکردکەیان بە تەلەفۆن و ئەوانە بەنامە خەڵک بەسەرەکە بەڵام ئەگەر وا بێت لۆچی ئەوەش نەمێنی ئەرە وەڵا هەر خەریکە باوکو کوردەواریە ڕێڕەو ڕۆژێکی ئاسایی لێ ئەرە وەڵا هەقەت هۆکار چێوە خەڵک ئەوەی لێ هاتووە لە جەژنە خۆشی نابینێ وڵای بەڕاستی هیچی ڕەحمێتی نەماوە ئەمووی جاران تەلەفۆنەکە شەکرا ئێستا تەلەفۆنەکە خەریکە نامێنی ئارە وەڵای هەر ئەگەرێتەوە بە ڕەحمێت و یعنی بەڕاستی خزمەتیەکەی تەواو لێبووەتەوە چاوی لە پارێن باز لە پارە ئەکا باشە ڕاستە پارە خۆشە پارە ئەتوانی بژێوی ژیانی پێدابین کێ پارە ئەتوانی زۆر شتی پێ بەدەستێنی بەڵام پارە هەموو شتێک نییە ئەزانی ئەزانی چۆن پارە خۆی لە ڕاستیە پێویستی ژیانە بەڵام نەک لە حەد بەدەر یعنی چاوچنۆکی بێ بە چاوچنۆکی لە ڕووی خزمەتی و کەسات بیخەیتە پێش هەموو شتێکەوە نەوارە هەر کەسێکەکەی تۆڵەکەم پارەم پێنێ بۆیە جەژن خۆش نییە خۆ لە ڕابردووە لەوانەیە من و تۆ مناڵ و بێتین
دینارێکی پارەکۆنەکەمان پێ نەبوو بێت و خۆششمان دەربڕیوە لەوانەیە حقیقەت ئەو قسەی تۆ لە جێی خۆیەتی باوەڕ کە هەبووە فەقیرەکە زۆر لە دەوڵەمەنەکە جاران جەژنەکەی بەلاوە خۆشتر بوو. دوێنم بەرنامەیەم کرد لەسەر مناڵ لە شاری یاری بووم مناڵی وە بووی تا ئێستا 15,000 10,000 بۆ نمونە 8,000 خەرج کردووە کە هێشتا عەسر بوو لە یەکەم ڕۆژدا بە هەموو ئەگەر بەگەڕێکی کۆ کردایەتەوە لەوانە توانێت 10 دینار خەرج کاتی خۆی بە حقیقەت وایە بەرە وەڵڵا هەڵا باوکمەریکێ لێ خۆمان جاران ئێمە بڵێن خەرکی دەرەوە لە دیەکە بەقەدر دوو زەلامی چاک پارەی پێ نەبوو ئێستا ئارە وەڵڵا توانین بڵێن بەشێکیش خەتای خۆمانە کە قەناعەتمان نەماوە زیاتر ئەوەیە ئەگەرێتەوە بە بێقەناعەتی بەڕاستی جاران من لە جژنی پار و پێرار و هەموو جژنێک ئەبای ماڵەکەی بگۆڕێ یعنی سیارەکەی بگۆڕێ قەنافەکەی بگۆڕێ ئێستا یعنی کە پارەکەش هەم خەیرانە هاتووە تۆزێک کەم بۆتەوە خەڵکی شەوەی کە قەناعەتی هەر نەماوە یەک دەنێک جژنی خۆش پیرۆز بێ بەخێر بەسەر چاوە. بەڕاستی وەکو پێویست نەبوو جژنە پیرۆزەکەی هەمی بە تەلەفۆن و بە نامە و ئامانە وەکو گەڕانەکە وەکو جژنی جاران نەبوو. وڵی خۆشی و ئارامی لەگەڵ ئامە ئەوە نییە بەڵی بەتاقی تەنیا خۆشیێکە بۆ منات کە تۆ خەڵک دڵی خۆش نەبوو تۆش دڵی خۆش نابێت خۆشی بەیەکەوەیە کە تۆ دڵی خۆش و منیش دڵی خۆشە کە خەڵک موچەی نەبێ و کار و کەسابەتی نەبێ بەڕاستی تر جێژنەکانیش بەلایەوە زۆر گرنگ نابێت. یعنی بەڕاستی سۆشیال میدیا بۆ بە جێگرەوەی هاتوچۆ و سەردان و بەڵام جێگرەوەی نییەوە بەڵامی سە خەڵکە لە ماڵی خۆیان دانیشتووە جژنە پیرۆزە لە فەیسبووک وەرێرێ ئەوە فعلا تامی ناخۆشە. یعنی دەستی خستە دەبی بینەقاقای فەقیرەکە نایڵێ ئیشکا ئێ فەقیری چی بکات ئێتر ژیانی لەکۆ خۆش بێ ژیانی لەکۆ ینی بیر لە شتێکە بکاتەوە جژن بەمان جژن بۆ ئەو چی ماو لەبێ سلااوتش جژنە پیرۆز مبارەک بێت پیرۆزی خۆ ئاراستێکیە ئەڵا سەرتا ئاراستەی دایک باوکی خۆشەویستم دەکەم دواتر بۆ هەموو خزمەکانم جژنە پیرۆزە لە کەناڵەکەتانەکەم لە تۆی بەڕێزیش و لە هەموو هاوڕێ دۆستانی خۆم. ئەم جژنە چۆن و بەلاتەوە تۆ و گەنجێک خۆش و بەلاتەوە هەستەکانت چۆن بوو؟ وڵی لا ئێمە جژن زۆر خۆش بووم ئەم جژنیان چونکە خەڵکی ئەو لێرم من سەفارێکمان کرد بۆ هاتم بۆ سلێمانی لەگەر چەند هاوڕێک و دۆستانی خۆمان ئەم جژنە جژنێکی زۆر خۆش بوو. جیاوازی جژنی هەولێر و سلێمانی چییە؟ دەوترێ جژنی هەولێر گەرم و گۆرترە لە سلێمانی وایە؟ ڕاستەکەی جژنی هەولێر ئاخر کۆمەڵاتەکان بەهێزترە لێ وایە؟ ڕاستەکەی لەلای ئێمە لە هەولێر پەیوەندی کۆمەڵایەتی زیاتر بەکارهێنن لە هەموو شتێکیان ینی ئێستا خزمەتی ئێمەش زیاتر تێکەڵترە لە سلێمانی ئەوەندەی کە من میزانم. تۆ تەمەنت چەندە؟ 20 ساڵی تەمەن درێژ بیشەڵا. خۆشترین ساڵی تەمەنی تۆ لە جژنەکانە کەی بووە؟ 2016 هاتە پار جژن چۆن بەڕێ کرد؟ لەکوێ بوویت لەگەڵ کیا بوویت؟ بەخوا ئەو کاتی لە هەر لە سلێمانی بووم لەگەڵ کەسێکی زۆر خۆشەویست خۆم نابوو. چۆن هاتی بۆ سلێمانی؟ سلێمانی ئەوەندە شیرینە لەلات؟ زۆر خۆشەویستە لەمە. جژنە پیرۆز بێت لێت مبارەک بێت سوپاس دەکەم. جژنە پیرۆزی خۆ ئاراستێکیەکەی؟ وەڵا ئاراستەی دایک و باوک و براکان و سەرجەم خەڵکی سلێمانی و کوردستان گشتی. ئەیمن تۆش دووبارە جژن پیرۆز. لەکوێ هاتووی؟ وەڵا من لە هەولێر. لە هەولێر هاتووی؟ بەڵێ. خوا بەخێر بۆ شارەکەمان. جژنی هەولێر چۆن بوو؟ دوێنێ لە هەولێر بووی؟ نا لێرە بوو. جژن لێرە کرد؟ لێرە کردووە بەڵێ. لە ساڵانی ڕابردوو جژن لە هەولێر چۆن بووە؟ وەڵا لێرە خۆشترە. لێرە خۆشترە؟ بۆ؟ وەڵای زۆر خۆشترە. بەس دەوترێ لە هەولێر جژن گەرم و گۆرترە لەبەرەوەی پەیوەندی کۆمەڵاتەکان زیاتر بەهێزترن لە سلێمانی وایە؟ لەگەڵ کێ هاتوویت؟ بۆ لای کێ هاتوویت؟ وەڵا بۆ لای هاوڕێکم هاتووم لەگەڵ ئەو براکەم. خوا بەخێر بن. سوپاس دەکەم. جژنە پیرۆز بێت. لێت مبارەک بێت سوپاس. تۆش جژنە پیرۆز بێت. لێت مبارەک بێت جژنە پیرۆزە لە کێیەکەی؟ لە دایک و باوک و خوشک و براکان لەگەڵ تاوای کوردستان. لە منیش؟ لە تۆش. باشە. ئەم جژنە چۆن و بەلاتەوە هەستە چۆن بوو؟ وڵای جژنەشی خۆش بوو. خۆش بوو؟ بەڵێ. هارۆ زۆر خەرج کرد؟ بەڵێ. چەندە خەرج کرد تا ئێستا؟ وڵا نزیکە 150,000. 150,000 150,000 ئەگەر بە پارە کۆنەکە لێکی بینەوە ئەکاتە 1500 ناری سویستیەکە کاک نەوزار 1000 ناری سویستی جاری جاران لەوە شاری 1000 ناری سویستی تیان نەبوو بێ هەز ناکەس زۆرە و پارەیە
دەڕا سەر دەبێت جژنە پیرۆز بێت مبارەک لێوەش جژنە پیرۆزی خواراستێکی یەکەی وڵا جژنی پێ ئاراستەی برمچین خەڵکی کرد خۆشەویستەکەم بە تایبەتی و خانەوادەکەم و خەڵکی کوردستان سەرجە مسلمانان جیهان ئەی لە من لە تۆش پیرۆز بێت سپاس ئەم جژنە هەستە چۆن و چۆن و بەلات وڵای خۆش بوو هەروەکو جژنەکانی تر ئاسایی بوو قەیرانی دارایی وای لە خەڵک کردووە دەمی هەر کەسێکەکە باسی قەیرانی دارایی ئەکات باشانی جژنێکی خۆش جژنێکە کە پڕە لە لەزات پڕە لە چێژی ژیان خوا گەورە ئەو ڕۆژە بێ بەدانەوەی خۆشی تیا دەربڕین کەچی خەڵک هەستەکەی بەبوونی قەیرانی داراییەوە ناڕزایی دەرەبڕێ بەبوونی قەیرانی داراییەوە دڵی ناخۆشە قەیرانی دارایی ڕاستە پارە گرنگە ڕاستە پارە بەشێکی زەروریە بۆ ژیان ڕاستە ئەگە پارە نەبێ ژیان زۆر سەختە بەڵام بۆ دەبێت تێکەڵاوی جژنی بکەین بەخوای شتەکە پەیوەستە بەیەکەوە تۆ کەچی دێتە ئەو بازارەوە خەڵک دەبینی هیچی لە جیفانە نییە کە چای بێشتێکی دەکەوێت دڵی بۆ یێشێت ئێمە مەجبور لەو ناحیە غەمبار دەبێت چکارەیە شخصەکە غەمبار دەکە هیچی پێ نەیە دێتە بازارە خەم و خەفەتی دی وایە دوای ئەوەش قەیران کاریگەریش سەریە بوو چۆن بتوانین خۆشیەکان بگەڕینەوە وەڵا هەر خۆشیەکان سەردەمێ زۆر زەحمەتە وەکو جاران لێبێتەوە ڕۆژ خۆمان نییە بەخوای بەدەست خۆمانە تا ڕادێ دەزانین زۆرجار چارەنووسی مرۆڤەکان خۆیان دیاریەکەن طبعاً وایە ڕاستە خوای گەورە چارەنووسی هەمومان دیاری کردووە مە شتێکە کە بە نەبێتە گوناح لەسەرمان بەڵام زۆرجار مرۆڤ خۆی کە ژیانێکی هەیە خۆی سەبەبە بۆ ئەوەی زۆرجار خۆی هۆکای دروستبوونی ئەو ژیانەیە طبعاً وایە بە خۆی مرۆڤەکە بەدەست خۆیەتی بە خۆشی و ناخۆشیەکەی بەدەست خۆیەتی هیوادارین هەموو ئەو کێشە و گرفتانەی کە ئەو بە ڕێزانە باسییان لەم بەرنامەیەدا کۆتایی بێت و جەژن بگەڕێتەوە سەردەمی زوو جەژن بگەڕێتەوە ئەو کاتانەی کە مرۆڤەکان خەندە و خۆشی لە لەیوان دەباری جەژن بگەڕێتەوە ئەو ساتانەی کە مرۆڤەکان لە خۆشی زیاتر هیچ شتێکی دیکەیان لە جەژندا دەرنەدەبڕێ دووبارە جەژنتان پیرۆز بێ و هەموو ڕۆژێکتان هەر خۆشی و شادی بێت دوعای خێرتان بۆ دەکەین ئینشاءالله کۆتایی بە خەم و بە کێشەکانی هەرێمی کوردستان و خەمەکانی سەردڵی خەڵک بێنێت لەگەڵ کامێرمانی ئەو کارم کاک نەوزاد هەورامی پەیامی ئەم جارمان پێشکەشکردن تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنایی هەموو لایەکمان بێت